خۆشەویستان تەوری سێممان تایبەتە بە 22مین ساڵیادی دامەزراندنی کۆمەڵ کە یەکێکە لە حیزبە سیاسیە کاریگەریەکان و چەندین کادر و لایەنگری دەستپاکۆمینی هەیە و توانوێتی کاریگەریەکی باش لەناو کۆمەڵگادا و لە سەرجەمتین و توێژەکان خەڵکی هەبێت و چەندین لاو و خەنگەرمی هەیە لە گشت بوارەکاندا و گەنجان ڕۆڵێکی زۆریان هەبووە لەناو ئۆرگانەکانی کۆمەڵدا و ئەمڕۆ باس لە ڕۆڵی گەنجان دەکەین بە میوانداری بەڕێز مامۆستا سەروەر سلێمان بەرپرسی بەشی پەروەردەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و هیوا لەتیف سکرتێری ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان بەخێراتتانەکەین سپاس بۆ ئامادەبوونتان. ساڵیادی دامەزراندنی کۆمەڵتان لە پیرۆزەکەین. دەستپێک بۆ پرسیار دەستپێکەکەم کاک سەروەر لاوان لەناو کۆمەڵی دادگەریە چ ڕۆڵێکیان هەبووە؟ سەرەتا یادی ڕاگەیاندنی کۆمەڵ پیرۆز بێ لەبەرەوەی کۆمەڵ پێشتر هەر درشکراوەی ئەو هەموو خەبات و جوامێری پێشووترە و ناوەکەی دووبارە ڕاگەیاندرا لە 22 ساڵ بەر لە ئێستا لە 35 و ڕۆڵی گەنج لەناو کۆمەڵی ئیسلامی پێشتر و کۆمەڵی دادگەری ئێستا ڕۆڵێکی زۆر بەرچاوە و بناغی دروستبوونی با بڵێن هەموو کاریگەریەکان لەناو کۆمەڵە ئەو خوێنە گەرمەیە لەگەڵ تێکەڵکردنی ئەو ئەزمونە گەورەی کە کۆمەڵێک بە ئەزمون و سەرسپی دڵگەنج لەگەڵمانە بەردەوامن بەڵام وەکو ڕۆڵی گەنج بە گشتی لەناو کۆمەڵی دادگەری ڕۆڵێکی زۆر بەرچاوی پێدرێەوە تەنانەت دەرفەتەکان بۆ گەنج زۆر زۆر کراوەیە و ئەوەی کە بینی بێتمان لەناو کۆمەڵە بە گشتی گەنج هیچ کاتێک نەبووە کە دەرفەتی کراوەی و کار ئاسانی بۆکردن و بەردەوامی و ڕێخۆشکردن و دەستگرتنی بۆ نەکراوێ بە بەردەوامی دەستگیراو بووە و دەرگا بەڕوویا کراوە بووە بۆیە کۆمەڵ حیزبێکە زۆرێک لە وزەکەی بە وزەی گەنج ئەڕابڕێ. کاکیوە گەنجان لە نێو ئۆرگانەکانی کۆمەڵی دادگەری ئێستا کە ڕێکخراوە جیاوازەکانمانێت تەندروستکاران ئەندازیاران بۆ نمونە لاوان قوتابیان بڕوانامەی باڵاکان بابەتە پەروەردەیەکان ئەمە چەندێک گرنگە ئەم گرنگی پێدانە یاخود ئەو دەرفەتەی و کارەی کە بۆ لاوان لە نێو کۆمەڵی دادگەری ڕەخساوە. سپاس بۆ تۆ کاک شۆڕە سپاس بۆم دەرفەتە بەڵەوە کاک سەروەر باسی کرد گەنجان و لاوانی ئێمە لە ناو هەموو ڕێکخراوە جیاوازەکانە لە ناو فئە جیاوازەکانە بە تازەکی لەم چەند ساڵی دواییە ڕۆڵێکی بەرچاویان هەبووە ینی زیاتر هاتوونەتە پێشەوە بە یارمەتی با بڵێن بە ئەزمونەکانی ئێمە یانی دەرفەتی باشیان لە بەردەما بووە ناڵێن فەرشی سووری بۆ ڕاخراوە بەڵام هەر کەسێ ویست و ئیرادەی هەووێ بۆ ئیشی هەبوو بێ ڕێگری لێ نەکراوە دەرفەتی هەبوو پشتیوانی کراوە با بڵێن دەرفەتی هەبووە ڕێی بۆ خۆش کراوە بێگومان لە هەموو ئیشەکان لەم پەر و ئەوە هەیە بەڵام ئەتوانین بڵێن بە ڕێژەیەکی بەرچاو بە ڕێژەیەکی باش بە تایبەت لە ناو ڕێکخراوەکان باس بکەین وەک جەنابێکی باسی کرد لە ناو ڕێکخراوەکانە بەشێکی باشی گەنجمان هەیە تەنان بوون نەک هەر لەسەر ئاسی با بڵێن ئەندامان لەسەر ئاسی بوون سکرتاریەت و لەقەکانیش کەسی باشمان هەن کە لە تەمەنێکی گەنج و ئەویان. کاکیوە بەڕاستی لێسا گەنج لە کۆمەڵگادا بەرەو ئاقارێکی تر دەبرێ و چەندین سەر لێ شێواوی هەیە بەڵام دەبینین گەنجان کە لەلایەنە ئیسلامیەکان و لەناو حیزبە سیاسیەکانی وەکو کۆمەڵی دادگەریان بەڕاستی جێدەستیان هەبووە و کادێری جیاوازیان لە سەرجەم بوارەکاندا هەبووە پێت وایە بەڕاستی تایبەتمەندیەکیان هەبووێ جیاواز لەو گەنجانەی ئێستا کە بەلایەنێکی ترا ئیشەکەن یاخود چەندین با بڵێن لایەنی تێکدارانە هەیە گەنج دەست بگرێت. تاوان هۆنیاخان خۆی با بڵێن بەشێکی ئامانجی ئەم با بڵێن حیزبە ئیسلامیەکان و ئێسێمە کە باز لە کۆمەڵی دادگەری ئەکەین بەشێکیان لە پەروەردەیە لە مناڵی لە لاوێتیەوە کە هێنێ تاوەکو گەنجی و تەمەنێک بەڕێیانەکە پەروەردەکردنیانە با بڵێن لانەدانیانە بە عقارێکی ترە تاوان کە گەنج و هەرزەکان لەو تەمەنەیە کە لێی گەڕای مەشغوڵ ئەکرێ ینی کۆمەڵەشتی زۆر هەیە کە ئەم پێوەی مەشغوڵ بێ کە لا بدا لە پەروەردەی باڵێن ڕەسەن و تەندروستی ئیسلامیان و کوردیانە جا بۆیە حیزبە ئیسلامیەکان بە ڕێکخراوەکانیانەوە ڕۆڵێکی زۆر باشیان هەبووە لە پەروەردەکردنی گەنجە هەم لە ڕووی با بڵێن ئاینیەوە لە ڕووی کلتوریەوە
لە ڕووی زانست و معریفەی خۆیان و با بڵێن تایبەت بە فئەکانی خۆیان ڕۆڵێکی زۆر باشیان هەبوو. تەنها گرنگی بەلایەنێک نەدراوە وەکو بڵین تەنها لە بەرەوەی لایەنی سیاسی بووە گەنجان تەنها لە بوارە سیاسەکە پێش بکەون. نانا بێگومان وەک کاکشوانیش فەرمووی ئێمە چەندین ڕێکخراومان هەیە، ینی ڕێکخراوی قوتابیانمان هەیە تایبەت بە ناوەکەی دیارە تایبەت بە قوتابیان و لە هەموو فئەکانی ترامە ڕێکخراومان هەیە بۆ ئەوەی کە گەنجان هەرەوە نەبێت تەنها بڵێن بەس ئیشی سیاسی و حیزبی ئەکە، ینی بە تایبەت لە هەموو بارەکانی خۆیانە شان بەشان با بڵێن لەگەڵ ئیشە حیزبێکەیە بتوانێت ئیشی پەروەردەی و ممارەسەی ئیشەکەی خۆشی بکات. زۆر ڕاستە کاک سەرۆر کە کۆمەڵی ئیسلامی ڕاگەیەنرا هەروەک بەڕێز داماژت پێکرد کە درێژکەرەوەی ئەو بزاف و شۆڕژگێڕ و ئیسلامی کە لە ڕۆژگاری حکوومەتی پێشووی عێراق کە لە شاخ ئەندامان و لایەنگران و کادێرانی چەکیان هەڵگرت بوو دژی ئەو ڕژێمە ئیمشاوی ئاود مناڵەکانی ئەندامانی کۆمەڵی دادگەریش لەگەڵ بۆنی بارود گەورە بوون. دواتر کۆمەڵە گۆڕانکاری دروست بوو، پرۆسی سیاسی عێراق گۆڕانکاری بەسەرا هات و زمینەی سیاسی لە هەرێمی کوردستان گۆڕا. لاوان بە پێی قۆناغەکان لە نێوان ئۆرگانەکانی کۆمەڵی دادگەری لە قۆناغە سەختە و دژوارەکانەوە کە بەسەر کۆمەڵی دادگەری هات کە لەو شەهیدانشی کۆمەڵ هەیەی ئەوەندەی من بزانم گەر بڵێم 1995 زۆر لاو و گەنجەکان بوون، ینی کەمێکی ینی لە هەموو بیاکانان توانم بڵێم گەنجان جڵا سەرمەشقن یاخۆت زۆرینەن لە نێو ئۆرگانەکانی کۆمەڵی دادگەری. وەڵی من یەک قسە ئاماژە پێدەم کە دڵنیام قەنەعەتی 100% لەگەڵمان. کۆمەڵ واتە کوالێتی، ینی واتە چۆنێتی نەک چەندێتی. ئەوەی کۆمەڵ بەرهەمێنێ لە ناو گەنجە گەنجێکە کە چۆنێتیەکەی زۆر ئەسڵە، زۆر تایبەتمەندە، زۆر نەپسا و نەشکاوە، نەک کۆمەڵێکی زۆر بخاتە بەردەست کە کوالێتیەکەیان باش نەبێت. بۆیە ئەوەی کە کۆمەڵ زۆر ئیشی لەسەر کردو لە کاتی خۆشیە، کۆمەڵێک گەنجی کوالێتی بەرزی زۆر بەهێز و بەتوانەی لەگەڵ بووە چ لە ڕووی فکری، چ لە ڕووی معریفی، چ لە ڕووی کۆمەڵایەتی، لە هەموو ڕۆکانەوە بگری خاوەنی کوالێتیکی زۆر بەرز بوون. تەنانەت لە شۆڕشە ئیسلامیەکانی شاکە کردویانە بدەش بە بەعەز دەش ئەو شۆڕشەی کە کورد پێویست بە بیکە ئەبینی هەر گەنجە پڕکوالێتیەکانی بزوتنەوەی ئەو کات و دواتر کۆمەڵوە هەتا ئێستا جوان ورد بیتەوە لی ئەوەی کە کۆمەڵ بەرهەمیێنێ بەرهەمێکی زۆر باشە لە گەنجە، یعنی وەک بڵێ دانیشن بە تایبەت گەنجێکی دانەستەوە بۆ دروست بکەن کە کاریگەری جێبێڵێ لەسەر هەزاران کەس لەسەر سەدان کەس. زۆر جار ئەوەش بەلایەوە زۆر مهم نەبووە کە چەندێتی زیاد بکرێ بەلای کۆمەڵەوە، بەڵکو چۆنێتی زۆر کاریگەری جێهێشتووە و ئەوەشی کە جەناب دەفەرمی تەنانەت لەناو شەهیدەکانی کۆمەڵیشە بینی ڕێژەی گەنج زیاتر بووە و لە ئێستێشا تەنانەت ئەگەر سەیری کۆمەڵ بکەی هەر ڕێژەی گەنج زیاترە. ئەگەر سەیری مەکتەب سیاسی کۆمەڵ بکەی، سەیری سەرکردایەتی کۆمەڵ بکەی، ئەبینی بەکاری ڕێکخراوەیی و دروست کراون، نەک ئەوە ڕاستەخۆ کرابێتنە پلەیەکی جیاوازەوە. بینی خەڵک لەناو کۆمەڵە پێ ئەگا کەسێک لە 12 ساڵ لە پێشترە ئەندامێکی سادەی ڕێکخراوێک بووە، یا لە ئێستا ئەبینی لە ئاسی سەرکردایەتیە جوڵە ئەکا. ئەمە پرۆسەیەکی درێژخایەنی دروستکردن و پێگەیاندنە لەسەر ئەساسی کوالێتی لەناو کۆمەڵە، نەک لەسەر ئەساسی کوالێتی. مامۆستا سەرۆر بەڕێز وەکو بەرپرسی بەشی پەروەردە لە ڕێکخراوی قوتابیان ڕۆژگارێک لاوان یاخود ئەندامانی کۆمەڵی ئیسلامی یاخود پێشتریژە ئەو حاڵەتی کە هەبوو ئەو ڕۆژگارێک هەبووە لە هەرێمی کوردستان ڕەنگە هێز و لایەنە سیاسەکان پێویستیان بەوە بوو بێ ئەندامەکان و لایەنگانیان زانیاری سەربازیان هەبێ مەسەن لە چەک بزانن، جیاوازی بزانن. ئێستا تۆ بەرپرسی بەشی پەروەردەی، ئێستا بێ پەروەردە بزانن، ئێستا بێت ئەدەبیاتی بەیانیان باش بێ. ئەمە کۆمەڵ چۆن گرنگی پێدا؟ بە پێی زەمانەکانە گۆڕێ، ڕەنگە ڕۆژێک وا پێویست بوو بێ ئیلا تۆ لە قەرەوەڵگرتن و نیشانەشێنی ئازابی، بەس ئێستا ئەوە زۆر گرنگە کە بتوانی بەرگری لە ئەساسیاتی ئیسلام بکەی و بتوانی ئیلتیزامێکی ڕاستەقینە بۆ خۆت دروست بکەی. بە پێی ئەم زەمانەی کە ئێستا تێکەوتوین هەبوونی زانیاری دینی و کارکردن بۆ بەرەو پێشبردننی با بڵێن زیندووکردنەوەی تەواوی گۆشەکانی ئاین کە خەڵکێک ئێوەک پیکاتەوە، ئەمە زەروەتێکی زۆر ڕاستەقینەی کۆمەڵە لە ئێستاەوە بەتایبەت لە ڕێکخراوەکانی ڕەنگاتەوە. ئەگەر ئێستا ورد بیتەوە ئەبینی لە مدەی کەمتر لە ساڵێکە بەدەیان پرۆژەی گەورە هەبووە لە ناو ڕێکخراوەکانی کۆمەڵە کە بە هەزاران کەس ئاراستە کراوە بەبارە پەروەردەیەکە و وای لێ کراوە کە ورد بێتەوە لە ئاینی پیرۆزی ئیسلام ڕۆبچێ بەناو فەرمایشەکانی خۆی پەروەردگارە، ببینێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چی فەرمووە، ورد بێتەوە لەسەر هاوسەنگی، لەسەر
لانکەی قورآن لەسەر بەهاری دەڵانی قورآن لەسەر چی ئەمانە هەمووی لەناو کۆمەڵە گرنگی پێدراوێکی ڕاستەقینە لە ئێستاە و دروستکردن و زیندوکردنەوەی ئیلتیزام لە تاک بە تاکی خەڵکە ئیلتیزامێکی ئاینی و ڕۆشنبیربوون بە ئاینی پیرۆزی ئیسلام لەناو تاک بە تاکی خەڵکە ڕەنگە ئەوەندە تەرکیز لەسەر پەروەردە بێت لە ئێستا تەرکیز لەسەر شتەکانی تر نەبێ بۆیە لە ئێستاە بە سەدان گەنج لەناو ڕێکخراوی قوتابیان کوردستان بە تایبەتی و ڕێکخراوەکانی تری کۆمەڵی دادگەریە مەشغوڵ کراون و خۆشان بە دڵ و بە گیان و بە فیدایانە هەروەک چۆن زوو گەنجانی کۆمەڵ سنگیانەنا بە گولەوە بۆ بەرگریکردن لەو پەیامە ئیسلامی جوانە لە ئێستاشا بە هەزاران گەنجی کۆمەڵ هەن ئامادەن سنگی خۆیان بنێن بە گولەوە بۆ بەرگریکردن لە با بڵێن ئاینی پیرۆزی ئیسلام و بۆ گیانیان فیداکەن بۆچی بۆ زیاتر بەرەو پێشچوونی ئاینی پیرۆزی ئیسلام لەناو کۆمەڵگایە بەڕاستی شاراوە نییە نارانی کۆمەڵ بە هەموو شێوازێک بەرەو لە خشتەبرنی گەنجان و بەرەو ئەوەی کە ئاراستەی بەڕاستی کاری کۆمەڵ ڕەنگە بگۆڕن دایان و سەدان پێیجی فێکیان هەیە بۆ بەلا ڕێبردنیان بەڵام ئەوەی کە لە ڕێکخراوی قوتابیان و لە لاوانە دەبینرێت لە ناو حیزبی ئیسلامیەکان و بەتایبەتی لەناو کۆمەڵی دادگەریە بەرهەمی کارە کاکی وا دەمێ بزانم بەرهەمی کاری لاوانی کۆمەڵ چی بووە بە دیاریکراوی گەرچەند نمونەیەکمان پێ بڵێ لەو بەرهەمە بۆ ئەوەی کە ئێمە بە عملی بیسەلمین جیاواز لەو قسە و بانگەشانی کە دەکرێت بە خەڵکی بڵێن لێرەوە طبعا وەک کاک سەروەر باسی کرد بەرهەمی کاری ئێمە هەموو ئەو با بڵێن پرۆژەی لە 2-3 ساڵی ڕابردووە بە عملی خۆمان بینی ومانن ئەو پرۆژانی کە ئێستا زۆر گرنگی پێدرێ بە لەبەرکردنی با بڵێن سوورەتێک لە سوورەتەکان یان چەند فەرمودەیەک لە فەرمودەکانی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر پرۆژەکانی باڵاپۆشیمان هەیە ئەمانە هەموو کاریگەریان هەیە با بڵێن بەشداربوویەکی ڕقەمی گەورن ڕقەمەکان کەم نییە بە هەزارانە یعنی هەمانە 33,000 کەس نزیکی 50,000 کەس 50,000 کەس لە سەرانسەری کوردستانە بەشدار بووە کاتەگەر ئەو وێنایانە بێ ڕەنگە خەڵکیش ئەو بەشداریە گەرمەی نەبێ بۆ بەشداریکردن لەم پرۆژە گەورانی کە کۆمەڵ ڕایگەیاندووە بێگومانە من ناو لە ڕێکخراوی قوتابیان و لە ڕێکخراوەکانی تریژ یانی با بڵێن بە دەورات و بە سیمینارات و ئەمانە سیمینار هەبوو سیمیناری ئاسایی کە لەواچێ وابزانین کە گرنگیەکی ئەو توێنێ سەرەکی بە چەند سەد کەس بەشداری تیاکە یعنی لە فئە جیاوازەکانە لە تەندروستی ئەمە هەمان بووە دەوراتمان هەبووە کە ناچار کردومان بۆ نمونە بە چەند گروپێکەوە بۆ وەک کاکسەر و باسی کرد لە چۆنڵی جۆرێک لە متمانەیە لای خەڵکەکە جۆرێک لە متمانەیە کە بە ناوی ئۆرگانەکانی کۆمەڵەوە کە تۆ ئیشەکەی جۆرێک لە متمانەت لای خەڵکەیە بۆیە بەشداریەکی بەرچاوی خەڵکیانی ڕوتێکردنێکی بەرچاوی خەڵک نمونانە شکاکی وایانی لەم ماوە پێشوا هەم بینیمان چەند چارێک ڕێککەوت کەسێک مەسەمە بە مەبلەغێکی زۆر پارە بدۆزێتەوە بینیت کە ئیگەڕێنێتەوە بە دوواداچوونەکەی بینی یا گەنجێکی کۆمەڵە یا باو کۆمەڵە یا خێزان کۆمەڵیان ئەم پەروەردەیە ئەم بەرهەمە بۆ کۆمەلگا بەڕاستی بەسەڵیانی لە لاوان و گەشە پێدانا ڕۆڵیان هەبوو بە مؤسسەسی پارەی خەڵکە خۆ نەخازەڵا بە بێدەنگێ لە سوچێکا بیدۆزیتەوە بیشی گەڕێنیتەوە من شتێک خزمەت ئارزکەم کار شوان پێم خۆشە ینی خەڵک بێ ئەساییەک وەرگێ بەناو گەنجانی کۆمەڵام گەڕێ ئەگەر توانی 20 جگەرە خۆر بۆ من بێنی یا 20 نێرگە لە کێشکە لە کافتیرەکانە یان 20 کەس کە بە تاوانی دزی گیرابێ یان تحڕشی بە خەڵک کردبێ تعلیقی لە ئافرەداوێ لە سەرجادا زۆرم پێ خۆشەگەر 20 گەنجی کۆمەڵم بۆ بێنیتەوە کە بە یەکێک لەم تاوانانە تاوانبار کرابێ خۆجی مرۆڤە هەڵا ئەکە و تاوان ئەکا بەڵام ئەوەی کە نوخبەی ناو کۆمەڵگەن لە ئێستاە ئەو گەنجانن کە ڕێکخراوە ئیسلامیەکان و حیزبی ئیسلامیەکان پەروەردەیان کردن و پێیان گەیاندوون و من وەکو بەش بە حاڵی خۆم ینی نزیکی چەند هەزار کەس لە ناو ڕێکخراوەکانە کە جوڵ و تەعاملیان لەگەڵاکەین نەفرێک نادۆزیتەوە کە هەر نەجگەرێک نبینی لە حوشەیەکە فڕ درابێ نەفرێک نبینی لە بەردەم بارگایە کاتجگەرە بکێشێ کە ئەمە جگەرە یەکێکە لە شتە بچووکەکان زۆر سادە بە خەڵکی زۆر سادە و ناو خەڵکیشا زۆر بەربڵاو و عیبەش نییە خەڵک بە بەرچاو ئەوی ترۆ جگەرا کێشێ لە دوکانە ئافرۆشێ شتێک نییە عیبعارێکی گەورە بێ بەس وادەم ئیلتیزامی ئیسلامی ئەم کەسەی پەروەردە کردووە وادەم بە کوالیتیات هێپەڕیوە لەو بوارەشەوە هەر لە پلەی باڵا و بەرەو پێشوونی جدی ناو کۆمەڵگە و نەوبەی ناو گەنجانی کۆمەڵگەن کاتە پێ دوایە داهاتووی لاوانی کۆمەڵ بەرەوکوێ دەڕوا و دەتوانن چی بکەن؟ وەڵاهی ئەوەی ئێمە ئەیکەین ئەرکێکە لە سەر تاک بە تاکمان
کە لە بوارە ئیسلامیەکان خزمەت بکەین. کاتەوە پێشگەلەوەی کە خزمەتێکە بە ئەرکی خۆشتانێزان ئێمە ئەگەر دوو کەس بمێنێتەوە هەر کۆمەڵ دوو کەسی بمێنێتەوە ئەم دوو کەسەیش لەسەر پەروەردەکەن ئەگەر یەک کەس بمێنێتەوە ئەم کەسایی لەسەر پەروەردەکەن شتەوە پەیامی ئاینی پیرۆزی ئیسلام. ئەخوا دەستان خۆش بێ مامۆستایان سپاسانەکەی ماندوو نەبن مێدی زۆرترمان پێتانەوە ئیشەڵا کۆمەڵیش بتوانێت لە ڕێگەی ئەو گەنج و لاوانەوە ئۆرگانەکانی بێستر کا و لە قۆناغەکانی داهاتوی کاری سیاسیا گەنجانێکی زۆرتر و لاوانێکی زۆرتر لە ئاستە جیاوازەکانی کۆمەڵی دادگەری ببینین. سپاس بۆ بەشداریکردنیەوەش گەورەتان کرد. سپاسانەکەی خۆتان گەورە سپاس بۆ